بینەران و بیسەرانی کورسات نیوز سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش وەک هەمیشە لە تای گرنگترین بابەتەکانی ڕۆژەکەی نەتەوەری سەرەکی بەرنامەکە لەگەڵ کەسانی پەیدەدار بابەتەکان گفتوگۆکەین. گرنگترین بابەتی ئەمڕۆ کە پێم خۆش بوو تایبەتی کەم بەرنامەکە بم بابەتە ئەویش سێهەمین دیدار و کۆنگری گەیاندن و ئەلکترۆنی و کەناڵەکانی بیستن و بینین و ڕاگەیاندنە کە لە شاری سلێمانی مؤتەمەرێک یاخۆت لیقائێکی تایبەت بە دیدارێکی تایبەت بەم پرسە ڕێکخراوە تێیدا بە بەشداری چەند کۆمپانیایەک و تەنانەت بەڕێوەبەرای تێجیاوازەکان لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بەشداریان تێدا کردووە. ئەم دیدارە کۆمەڵێک پێشنیار کۆمەڵێک هەنگاوی نوێی ئەلکترۆنی و تەکنەلۆژی تێدا بەرجەسە دەکرێت و دەخرێتە بەردید دەخرێتە بەردەستی هاوڵاتیان لە سەرتاسەری عێراق لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا. دیارە لە تایەک چەند میوانێکمان دەبێت هەریەکە لە بواری تایبەت بە خۆیدا یاخۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر دیدار و دیبیتەکە زانیاریمان پێدەدەن. دەستێکی گفتوگۆکانم لەگەڵ بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵا دەست پێ یەکەم کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لێرە لە مؤتەمەرەکە ئامادەیە لە دیدارەکە گفتوگۆی زیاتر لەگەڵەوەدا دەکەم. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبێت. دیدارەکە بۆ سێهەمین خولە و سێهەمین ساڵە لە ژاری سلێمانی بەڕێوەدەچێت. ژووری بازرگانی سلێمانی وجود و ئامادەبوونی لە چ ڕوویەکەوە بۆ چی نوێ پێشکەش دەکات لەم دیدارەیە؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە کە پێتان ناوین. بەڕاستی ئەمڕۆ ئەم دەرفەتە بۆ ئێمە کاتێکی گونجاوە بۆ ئەوی بە خۆشحاڵیەوە بڵێن کەوا لە چوارچێوەی بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە هەمیشە پێشەنگ بۆ بەڕاستی لە بواری تەکنەلۆژیایە خۆشحاڵین بە بەڕێستان و بە بینەران ڕابگەینی کەوا ژووری بازرگانی هەڵساوە بە ئامادەکردنی ڕێبەرێکی ئەلکترۆنی بازرگانی پیشەسازی بە ناوی ڕۆشنەوە کە خۆشحاڵانە ماوەی زیاتر لە ساڵنوێکی ئیشی تیا کرێت و لە هەفتەی داهاتوو پێویتە ئیش. ئەم ڕێبەرە ئەلکترۆنی بازرگانیە توانم بڵێم هەنگاوێکی زۆر گرنگە لە مێژووی شارەکەمان بۆ هەموو بازرگانان و پیشەسازان و ئەو ڕکابەرانی کەوا ڕۆژانە شتەکردن و ڕۆژانە بە دوای خەدەماتی چاک و ماوەدی باش ئاگەڕێن. بەپێی ئەم ڕێبەرە ئەلکترۆنیە ئێمە هەڵساوین بە دابشکردنی هەموو ئەو ئیشە و ئەو ماواد و ئەو خزمەتگوزارانی کە لە پارێزگاکەمانە هەیە بۆ ئەوەی کە بتوانین تەمان ئەو بازرگانانەی کە حەزەکەن ئەو شمەکەکانیان بخەنە ڕوو بتوانن لە ڕێگەی ئەو ڕێبەرەوانێ پرۆفایلێکی ئەلکترۆنی بخۆیان دروست دەکەن و ئەتوانین ئیشتراککەن ئەتوانین شتەکانیان بخەنە ڕوو مۆقعی جۆغرافیان عینوانیان ڕسمی شمەکەکانیان ئەگەر حەزیان کرد بە GPS تەحدیدکردنی مەوقعەکەیان ئەتوانن ڤیددیۆ هاوپێچکەن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی گونجاو بە ستایلێکی جوان و مدرن بتوانن ڕێکلام بۆ شمەکەکانیان بکەن و هەروەها بۆ خەڵکەکە کە بتوانێت بەراوردی ئەو شمەکانەکە بە پێش ئەوی بیکڕێ فترێکی هەبێ بتوانێت ئەم شمەک بۆ شمەک ئەم فندقە بۆ فندقە بتوانێت بەراورد کا بزانێ خۆی چی ئەوەتە ئەپەکە دکتۆر بۆ ڕێکلامکردنە بۆ بابەت و بەرهەمی بازرگانێک بۆ هەموو شتێکە. یەکەم بۆ ئەوەیە کە کەسەکە پرۆفایلێک بۆ خۆی دروست دەکات کە بازرگانە پرۆفایلەکەی کە بۆ خۆی دروست کرد ئەو خزمەتگوزاری خۆی کە هەیەی ئەتوانی بیخاتە ڕوو بۆ ئەوەی خەڵکەکە بیدۆزێتەوانێ بزانێ مەسەرەن تۆ بە دوای فندقێکی پێنجەژمەیە گەڕێیت بزانی لە چەند فندقی پێنجەژمەیە بتوانێت و فندقا هەڵبژێری مەسەرەن دەتەوێت شوقەیە بکڕی ئەو عەرزانەی کە هەیە ئەو شوقانی کە هەیە چی شوقە ئەفرۆشێ چ کۆمپانیایەک شوقە ئەفرۆشێ و سعرەکانی چۆنە و ڕسمەکانی چۆنە و ڤیددیۆی چۆنە ئیتر دوایەکەی ئەوەی کە ڕێکلامەکە ڕێکلام ناکە ئەکەوتە سەر بەشداربووکە خۆی. بەڵام ڕێگە پێدراوی لەلایەن ژووری بازرگانی و پێکرێ ئەو کەسەی کە دەیەوێت ڕێکلامێکی لەم جۆرە ناسانێ بۆ بەرهەمەکانی بکە بەڵێ توانێت ئەو مافی خۆیەتی مافی سروشتی خۆیەتی ئەتوانێت ڕێکلام کە و خەڵکەکە ئاگادار کاتەوە لە عینوانەکەی لە ڕقم تەلەفۆنەکەی لە وێبسایتەکەی لە هەموو ئەو شتانە. پێشتر پێویستی بە ڕەزامەندی ژووری بازرگانی هەیە تەمانە بێ ئەندامێ لە ژووری بازرگانی ئەوەی کە ئەو پرۆفایلە بەشداری تیاکا بێ ئەندام بێ لە ژووری بازرگانی لە پارێزگای سلێمانیە چاوەڕانەکرێت لە مستەقبەلە ئەمە بتوانین کەڤەری هەموو عێراقی پێ بکەین ئێستا تەنها لە ژووری بازرگانی لە شاری سلێمانی ئەستا لە پارێزگای سلێمانیە ئەوواکەین تەمان ئەمە لە مستەقبەلە
ینی ئەو شتانی کە دامانناوە لەم پرۆژاوی کە گرنگە بۆم قۆناغی ئێستا زۆر پێشکەوتووە بەڵام حسابمان کردو بۆ 5 ساڵی داهاتوو بۆ 10 ساڵی داهاتوش بتوانین ئیشی پێ بکەین و فراوانیکەین بۆ نمونە ئەگەر بتوانیت فیچەری ئەو بەکاربێنی هەر ئەگەر شتێکی کڕی ئەگەر بازرگانەکە خۆی ویستی بتوانین لە ئۆنلاینەوە ترانزەکشنە بکرێت یا مەسەرەن ئێمە ئەو کەسێک کە بازرگانە ئەگەر بڵێن خزمەتگوزاریی هەبوو لە ژووری بازرگانی بیخاتە ڕوو خۆی بڵێنستا ڤێرچۆڵ ئەسیستەنتی تیا هەج ئەندامێکی ژووری بازرگانی هەج بازرگانیە هەچ پیشەسازێک پرسیارێکی هەبوو با ئەلکترۆنی توانێت لە ژووری بازرگانکە لە هەمان کاتە جوابیینەوەی ینی توانەکانی ئەم ئەپە بەڕاستی زۆ فراوانە بۆی وتم یعنی ئەتوانم بڵێم لە ناوچەکەیە نەکە لە شاری سلێمانیا لە ناوچەی ئەم منطقی کێمێتیاژی نەکێکە لە ئەپە پێشکەوتەکانی شەڵا نەجاح دێنێ هیچ پرۆژێک بەبێ نقصانی نابێ بەڵام ئەوێت دەستی پێ بکەیت سەرتاسەری عێراقا یەکەم بەڕێوەبەرایەتیە کە ژووری بازرگانی سلێمانی بەکارهێنێ باشە ئەو زمانانی کە بەردەستە بۆ خوازیاران کە دەیانەوێت بێنە نێو ژووری بازرگانی سلێمانیەوە بە هەر ڕێکارێکی تایبەت ڕێنماییە کە ڕێگە پێدراوە ئەپەکە ڕێگەی پێدەدات ئەو زمانە خوازراوانە چیە کە بەردەستە بۆ بە هەر سێ زمانی کوردی و عەربی و ئینگلیزی تیا بەکارهێنرێت و هەروەها ئەوە بەتوانی بەکاری بێنی لە ناوی عێراق و لە دەروی عێراقیش لە هەموو جیهانە ئەتوانی بەکاری بێنی واتە سنووردار نییە سنووردار نییە ئەپێکە بەڕاستی و کوتم لە مستەواکی زۆر بەرزایە و ئیشەڵا ئیسفادەیەکی چاکێ بێ بۆ خەڵکی پارێزگای سلێمانی باشە دکتۆر ئێستا ئەپەکە بەردەسە یاخود چەند ڕۆژی داهاتوو ئەمە پاکێتە بەردەست تا ئێستا 18,000 داتامان تێخستووە و لە هەفتەی داهاتوە ئیشەڵا تیمێکی تایبەتمان لە 12 کەس پێک هاتووە ئیشەکەن لەسەر ئەوەپە بۆی فراوانیکەن بە خێراترین وەخت بتوانن زۆرترین زانیاری و داتا بخەنە بەردەست هاوڵاتیانی خۆشە باشە وێنەیەکی ئەپەکە لە بەردەستە دکتۆر ینی پیشانی هاوڵاتیانی بین تەنانەت ئەگەر لەسەر ئەو پرشەرەکەش بێ پیشانی خەڵکی بین کە ئەو کەسانی کە دەیانەوێت چۆن دەتوانن ئەپەکە بەکاربێنن سەرەتا داغڵی دەکات دواتر پێویستیان بە چییە وەکو زانیاری و معلوماتی کەسی بەڵێ یەکەم کارت بازرگانەکە خۆی پرۆفایلە بۆ خۆی دروست دەکات ئەو شتانەی کە ئەوێت خۆی قەراری لێبە بیخاتە ئیش یان نەیخاتە ئیش بەپێی تەبان بەپێی ئەو شتانەی کە خۆی ئێوە بەکاری بێنێت دوای ئەو کە پرۆفایلەکە دروست کات هەموو کەسێک کە بێوێت سێرچی ئەو پەیجە بکات پرۆفایلەکان نەبینێت ئەو معلوماتانەی کە بە خواستی بازرگانەکە خۆی خستێتەوە ڕوو خەڵگەتوانی ببینێ و ئیسیفادەی لێکە و بەکاری بێنێ ئەمە سەرڕایەوەی کە ئیسیفادەیەکی باشە بۆ بازرگانانی خۆمان و هەروە و خەڵکی کەشتەکان بەکارێنێت ئەتوانی لە ناحیەی دراساتەوانێ ئەو زانکۆیانی کە هەمانە ئەو قوتابیان بەڕێزانی کە هەنێکانی مەسەن سێرچێ بکەن با بڵین بۆ نمونە ئەتوێ بزانیت ئەو نووسنگانی کە هەن چەنن ئەو نووسنگانانە تەمە ژمارەکەی پێڵێ ئەحسایەتی پێڵێ محاولاکەین بە مستەمری ئەو دراسات و ئەو داتانی کە دەستەکەون بتوانین بخێنە بەردەست خەڵکەکە و هەروەها مەسەرەن بۆ پێشانگای سیارات ئەگەر تعلیماتێک شتێک دەرچێ ئەمە لە ڕووی ژووران توانین بە زووترین کات ئاگاداریان کەینەوەێ یان ئێمە بەڕاستی بۆ خێراکردن و چاکردنی کۆڵەتی ئەو خزمەت گوزاریانەیە کە ئێمە حەزەکەین پێشکەشی ئەندامانی خۆمان و خەڵکی شارەکەی ئەم مؤتەمەرە ئەم دیدارە چۆن هاوکاری ئێوە بوو بۆ ئەوەی کە ئەم ئەپەنوی ئێوە ئاشنا بکەن بە خوازیاران ئەو کەسانی کە دەیانێت بەشداری تیا بکەن بەڵێ ئەمە ڕاستی بێت لە کاتی کارکردنمانە بۆ ئەم پرۆژەیە چەنەها کەس کە زیارەتی ژووری بازرگانی کردبێ لە قۆنسڵ و لە سەفیر و لە خەڵکی دەرەوە و کۆمپانیاکان و منەظەمەکانی ئومە متحیدە هەمی کە پێمان وتون ئەم شتەمان بەدەستەوەیە بەڕاستی زۆران پێ سیر بۆ زۆران پێ خۆش بووە چکە ئەهەمێتی گرنگی ئەم ئەپە ئەزانن چکەمە بەڕاستی نوعێتێکە لە شەفافیت و نوعێتێکە لە پاراستنی مافی خەڵک لە داواکردنی شمەکی باشتی باش و هەروەها هۆشیارکردنەوەی بازرگانان و خەڵکەکە لە ماف و واجباتەکانیان و تەمەنەمە هەنگایەکە بەڕاستی ئەماتوانین ئەو ئەپە بە شێوەیەک دروست کراوە کە زۆر مرونەتی تیا و فلیکسبڵە ئەتوانی بەکاری بۆنی بۆ هەموو خزمەت گوزاریکی تایبەت بە بازرگانی ئێمە هێوامان ئەوەیە کە ئەمە یەکەم هەنگاو بێ بۆ بە ئەلکترۆنیکردنی خزمەت گوزارەکانی ژوور بە تەواوەتی وەکو هەموو فەرمانگەکانی کە کە بەڕاستی لەسەر ئەو ڕێگەیان لە پلانتانە هەیە کە تەواوی ژووری بازرگانی تەواوی
ڕێکارەکانی دیکەی کە ڕۆژانە مامەڵەکانی لە ڕێگەی ئەپێکی دیاریکرا لە ڕێگەی ئەلکترۆنی بەڵێ ئەوە تەبان ژووری بازرگانی بڕیاری لێ ئەات بەڵام ئێمە وەکو ژووری بازرگانی سلێمانی هەمیشە پێشەنگ بووین بە ئەلکترۆنیکردنی هەموو خزمەت گوزاریەک وەکو بە بەڕێستم وت مەسەرەن بۆ سیستەمی یەک پەنجەرەیی ینی پێشەنگ بووین لەو ئیشەیە لە مستەوای عێراقا ئێمە دامێخوا حەزەکەین ینی پێشەنگ بین بەڵام کواڵیتیکی بەرزی شەو ئیشەکان بکەین چکە بەڕاستی کواڵیتێکەش گرنگە شت هەرەوەنی ئەمڕۆ بە پەلەبیکەی ئێمەوەی نەفەسێکی درێژی پێبێ ئێمە شتێکمان کردووە کە لە دوای ئێمەش کە خەڵکیی کێت لە سفرەوە دەست پێ نەکاتەوانێ ئەپەکە چاکتر کات یعنی بەڕاستی گرنگترین شت ئەوەیە تۆ مەساحەیەک فەزایەک بۆشایەک بەجێ بێری بۆ ئەو تەقەدم و بۆ ئەو پێشکەوتوانی کە لە مستەقبەلا ڕووە باشە ئێستا ئەپەکە بێکێشەیە بۆی کە کەسێ بەکاری بێنێت کە خسمانە سەر ئیشکردن ئینشەڵا هەفتەی داهاتوو ئەوە دیارە طبعا لەو باوەڕان هیچ کێشیکی نەبێ ئەگەر کێشیکی شێبوو طبعا ئەو بە زووترین کات عیلاجەکرێت هیچ شتێک نییە بە کامیلی و بە ڕێکوپێکی بێتە سەرساحەکە بەڵام لەو باوەڕێی کە ئەوەی کراوە لە پارێزگای سلێمانی بێوێنەیە لە عێراقاوە طبعا بەڵام ئێمە بە تەواضع ئەو سەیریاوەکەین پێویستمان بە تەرجیعی خەڵکە کە پاڵمان پێوەنێن شتی لەو بابەتە ئێمەش شتی زیاترکەین و جێتەکانی کەش فەرمانگەکانی کەش بەو ڕێگای ئەوڕۆن کە بەڕاستی خزمەتگوزاریی گرنگە بۆ هاوڵاتیانی پارێزگای سلێمانی. باشە دکتۆر ڕەنگە ئێستا زۆر باسی لە بە ئەلکترۆنیکردنی فەرمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان بکرێت لە ئیداری لە سلێمانیەوە بە دیاریکراوی گرنگی بە ئەلکترۆنیکردنی فەرمانگە حکومیەکان ئەو ڕێکارە یاساییانە بێ ئەو ڕێکارانی ڕۆژانە هاوڵاتیان لەگەڵ فەرمانگەکاندا بەرکەوتنیان هەبێ ئەم جۆرە ئەلکترۆنیانە گرنگی چیە لە ئێستا و تا چەند جدێ ئەگرێ بۆ هاوڵاتیان ئێمە کە جۆرێک لە جۆرەکان نامۆن بە بەکارهێنانی ئەپوو ئەلکترۆنیات. بەڵێ ئێوە ڕاستی بێت خۆتان نەزان چەندەها ساڵان وڵاتە دابڕابوو لە جیهان یعنی لە 13 ساڵی حەسارە بەڕاستی بەداخەوە وڵاتە لە زۆر شت هەیە دوا کەوتووە بەڵام خۆشبەختانە ئەوە 20 ساڵ زیاتر ڕات ئێمە هەوڵەیە بەڕاستی لە مستەوایە کابین لە ئاستێک کابین کام و خزمەت گوزارەکانی لە جیهانە لێرەشە بێت. ئەمڕۆ ژیان بەڕاستی ژیانی تەکنەلۆژیایە هەموو شتێک ینی ئەو شتێک کە بە عەقڵەکرێت ئینسان هەوڵە بە عەقڵ بیکە ئەوی بڵێن بە جوهدی ئینسانێکرێت ئەوە تەبعا دەبێت بە چاکترین شێواز جوهدی بەشەرەکە بەکاربێنی. طبعا ئەمە معنای ئەوەیە شتەکانمان خێراترە بێت معنای ئەوە شتەکانمان عەقڵانیترە بێت معنای ئەوە شتەکانمان شەفافترە بێت معنای ئەوە شتەکانمان عادیلانەترە بێت و معنای ئەوەیە ئەمە بەڕاستی جونگێکی ئەساسی بیناردنانی ئابووریە چکە بەڕاستی ئابووریە چەند دروستی کەی ئابووری ڕسمی هەیە و ئابووری غێر ڕسمیە لە هەموو وڵاتانی عالم لە تورکیا لە ئێران لە هەموو عالەمە هەتا بتوانیت تۆ ئابووریەکەت بکەی بە شێوازێکی ڕسمی بیتێ لە چوارچێوەی یاسایە تەمەەن ئابوووریەکە و بەهێزتر دەکات تۆ توانی شتێک دروستکەی بەڕاستی کە بتوانێت وڵاتەکە بخاتە سەر سکەیەکی ئابووری کە داهاتێکی باشی بۆ هەموو فەردێکتیا بێ گەنجێک بڵێن ئەمڕۆ کە بە دوای ئیشا ڕات باشتر وایە چاکترین معلوماتی تەکنۆلۆژی بیتێ ڕێگەکەی بۆ کورتکەیتەوانێ بۆی بتوانێت تەرکیز کاتە سەر و ئیشانی کە بەس ئەو ئەتوانێت بیکە کەسی کە ناتوانێت بیکە بە خۆشحاڵ تا ئێستا وا باو بووە شەریکاتی بیانی زۆر ئیشەی بۆمان بکەن چکە خۆمان نەمانتوانێت بیکەین خۆشبەختانە ئەم پرۆژەیە لە ئەلفۆتایە لە تیمی ئایتی ژووری بازرگانی کە لێرە دەستخۆشیان لێکەم و هەروەها چەنەها خۆبەخش کە چەنەها کاتی دوورودرێژ لەگەڵمان نابوون و بەڕاستی زۆر هیلاک بوون پێوەی ئەمە بەڕاستی سەرکەوتنیەکە بۆ ئەوان و تەبانەمە جوهدی ئەوانە بەڕاستیمە بە شێوازێکی ستانداردیش ئەپەکە دامەزراوە مادام کۆمپانیاکان جیهانی بڵێ ئەم ئەمەی کە کردومانە محاولەمان کردووە نمونەیەک بۆ بەڕێزی بڵێموانێ کە تۆ کلاسیفیکیشنی ناو یعنی شتە سێکتەرە بازرگانیەکانەکەیت ئەو ڕێبەرانی کە لە بازاڕان هەرێک و بە زەوقی خۆی تەقسیمێکە ئێمە نەهاتوین وا بکەین ئێمە هاتوین دراسی کلاسیفیکیشنی ئەمە متحیدەمان کردووە هی وحدەی ئەوروپیمان کردووە هی جامعەی دووەلی عەرەبیمان کردووە هی دووەلی خەلیجمان کردووە هی وەزارەتی تەختیزی عێراقمان کردووە ئەم معلوماتانە بەلایانی کەمەوە 3 مانگ دراسە کراون هەتاکو کلاسیفیکیشنێکمان دروست کردو کە بگونجێ لەگەڵ واقعی ئەمڕۆی پارێزگای سلێمانیە بەبێ ئەوە ڕێگە بگرین لەوەی کە لە مستەقبەلە گونجاوتر بکرێت یعنی سە تۆ گەر شتێک بکەی بە ستاندەری جیهانی نێودەوڵەتی لە وڵاتی وەکو ئێمەیە بەڕاستی شتێکی ئاسان نییە بۆ نمونە تۆ ئێستا هەنێک خەڵک بە دوای چێشخانەیە ئاگەڕێ هەنێک کەس بە دوای ڕێستوران ئاگەڕێ هەنێک کەس بە دوای کافتیریا ئاگەڕێ ئەمانە ئەم ناوانە هەریەکی پێویستی بە تعریفێکە هەرەوە نیە تۆ داینەی بەڕاستی ئیشێکی قورس ئەگەر ورد بیتەوە لێی ئەبێ بزانی فەرقەکانی چیە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی یاساییەوە ئەرکێکی ڕەمبێکم بڕم گرنگترین ئیشە کامە
لە زۆربەی زۆری جیهانە لێ بۆ تۆ کلاسیفیکیشنان و ڕقەمیشی بۆ دانراوە لە وڵاتی ئێمە بەڕاستی یعنی لە بەغاوە لە حکوومەتی عێراقەوانی ئیش لەو مەجالەیە زۆر کەم کراوە یعنی ئێمە بەڕاستی حتا تەنانەت لە تەرجەمەکردنی ئەم سێکتەرانەیە بەڕاستی ئیشێکی ئاسان نییە من دامەخوا نمونەی پیشەسازیên ماوانێت توانە بڵێن پیشەسازی هەموو کەس دەزانێت ینی سەناعە بەڵام ئەگەر لە ڕووی زمانیان و لی کۆڵیتەوانێت کە خەڵکی لە من شارەزاترە پیشە یعنی حرفە سازی ینی حرفەکردن ناتوانین بڵێ پیشەسازی تیارە چکە تیارە پیشە نییە دروستکردنی تیارە و کۆمپیوتەر پیشە نییە شتێکی کەیە سەناعەیە کەواتە ئێمە حتا ینی کەیت دەستکاری ئەم کەلیماتانە کەیت وردەبیتەوە لێ ینی هەر سامانی کولتوری وڵاتەکەت ڕەبتەکاتەوانێ بە ئابوووریەکەتەوانێ چکە خەڵ نابێت کە هاوێکێ پێوت کافیتریا پێوت ڕێستۆران بەتایبەتی ئێمە لەم قۆناغەیە محاولەکەین هەموو کەلیمێکی زمانی کوردی خۆمان بەکاربێنین کە زمانێکی کوردی خۆمان هەبێ من چی پێویستم بە زمانی بێگانە هەیە لەبەر ئەوە بەڕاستی ئەمە ئیشێک نییە تەنها بازرگانی بێ تەنها دیراسە بێ وانەمە کولتوریە کاتە دکتۆر ئەما کەمە دوا پرسیار لە نێو ئەم ئەپەی ژووری بازرگانی سلێمانیدا ڕەچاو کراوە کە زمانی کوردی پەتی بۆ خوازیاران ئەو کەسانی کە لە ڕێگەی پاپەکەی ئێوە سوودمەند دەبن ڕەچاوی بەکارهێنانی ئەو زمانە کوردی پەتیە کراوە بەڵێ ئێمە ئەوی توانی بێتمانەوەی لە توانای ئێمە پرسمان بە خەڵکی شارەزا کردبێ ئەومان بەڕەچاو کردووە چکە زمانی کوردی زمانی ڕسمی خۆمانە و جێ شانازیە لە عینەن کاتە دەرگای ئیجتیهاددا نەخراوە بە تایبەتی زمانی کوردی زمانێکە لەم ڕۆیە بەڕاستی حرەکەیەکی تایە پێویستی بە زیرەکی و بە هاوبەشیکردنی هەموو لایەنێکە ئەمە مەمنونی هەموو کەسێک بین ئەگەر ملاحەزەیەک ئەگەر فکرەیەک ئەگەر بیرۆکێکی هەبێ پێمان بڵێ چۆن چاکتریکن چکە بەڕاستی مۆدێرنەکردن و تازەکردنەوەی زمانی کوردی و بژانەوەکردنی زمانی کوردی ئەرکی هەموو کەسێکە ئەمە خۆی ئەم ئەپە بۆ بازرگانان دانراوە بۆ مستهلکین دانراوە بەڵام وەکو وتم ئەگەر یەکێک با حزبێ دیراساتی بێ سێرچکە لەسەر بەوزعێکی تایبەتی لاقی بۆ بوارانەوە بێ ئیسیفادەی لێکە ئەو داتا و ئیحسایەت و ڕقەمانی کە ئەیخێنە ڕوو لە مەودووە دەبەن ئەتوانێت ئیسیفادەی لێکرێت لە ڕووی ئیجتیماعیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی یاساییەوەوانێ ینی بەڕاستی ئەمە شتێکە بەهەدەردانیشی دارایی ڕەنگە کەمتر تێدا بکرێوە نییە طبعا چکە تۆ تەرکیزەکەیتە سەر بە عەقڵکردنی پرۆسەی بازرگانیکردن و شتکردن مەسەلەن بەڵێ بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵاه بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی زۆر سوپاس بۆ ئامادەبوون دکتۆر هیوای سەرکەوتن بۆ ئەم دەست پێشخەری و پێشنیارە تازەی ئەپەکەی ئێوەش ماندوو نەبن زۆر سپاس بۆ بەڕێستان سەرچاو